ئەزیزان خۆشەویستان، دووبارە سڵاوتان لێ یەکەم. ئەمڕۆیش بۆ پێشکەشکردنی لایڤێکی تر لە خزمەتتان نابم بۆ پێشکردنی باسێکی تر لەبارەی ئیسلامەوە کە یەکێ لە باسە گرنگەکانی ترە. ئەویش سەبارەت بە بەهەشتی ئیسلامە کە ئایا بۆچی لە بەهەشتی ئیسلامدا تەنیا غەریزەی برسێتی و سێکس ئیژەکات. ئەم بابەتە پێم گرنگ بوو لێرە باسی کەین، چونکە تا ئیستا کەسێک لەو بارەوە قوڵ نەبووەوە کە ئەم مەسەلەیە بۆچی فەقەت گوێ لە مەلاکان و لە بانخوازانی ئیسلامی ئەگریت کە بە تاموچێژێکی زۆرەوە باسی ئەم بەهەشتەی خۆیانەکەن. بەڵام ئایا ئینسان بەڕاستی بەس غەریزەی سکی و سێکس ئیژەکات؟ هیچ توانایەکی تری نییە؟ ئینسان پڕ نییە لە توانایی تر وەکو ئەوەی کە بەرحاڵ ئینسان توانایی هەیە کە بنووسێ ببێتە نووسەر، کەسمان هەیە شاعرە، کەسمان هەیە گۆرانی بێژە، کەس هەیە مفەکرە، زانامان هەیە لە بواری جۆرە و جۆرە کەشفەکەن شتە نووسن لەباری ماتماتیکەوە، لەباری فیزیاوە، لەباری کیمیایەوە. هەرابێتەوە وەرزش بەشێکی گرنگە لە ژیانی ئینسان کە لەبەرێکی گەورەی پڕکرێتەوە. ئایا وەرزش مهم نییە کە لە بەهەشتا باس کرایە؟ ئایا لە بەهەشتا تۆپێکی پێی لێ نییە، مەیدانێکی فوتبۆڵێنی لێ نییە بۆ وەرزشکاران، بۆ کەسانێکە حەزیان لە وەرزشە، حەزیان لە تۆپیانە بۆ خۆیان وەرزش بکەن؟ ئایا ئەم حەقیان پێ نەدراوە؟ هەروە بێتەوە هەیە حەزی لە خوێندنەوەی، کەسانێک هەن کە ڕۆشنبیرن، بەردەوام بە دوای زانیاریە گەڕن ئەخوێننەوە. ئایا لە بەهەشتا خوێندنەوەی تیان نییە؟ ناوێ خوێنیتەوە؟ و هەروە بێتەوە لە بەهەشتا لە هەمووی گرنگتر ئینسان پێویستی بە هاودەم و هاوڕێ، چونکە ئینسان بوونەوەرێکی کۆمەڵایەتیە. ئایا لەوێ ڕەفیق و برادر و هاوڕێ و هاودەمی خۆت نابینی، قسە باسە لەگەڵان ناکەی، گفتوگویان لەگەڵان ناکەیت؟ هیچ کام لەوانە هیچ خەبەرێک نییە. هەیە مەسەلەن ئێکێ لەو شتەکانی کە مەلاکرێکە مەلا هاوڕێ کێ باسێکە ئەڵێ شتی مجموعەیەشتی واقعی بازەکە، ئەڵێ ماشە لە محەممەدیان پرسیوە کە هەیەڵێ من حەزم لە کشت و کاڵە، خۆم فەلاح بووم، حەزەکەم کشت و کاڵکەم. ژنێک هەیە لە کاکە من غەریزەی دایکایەتی مێ، حەزم لە مناڵبوونە. ئایا لە بەهەشتا نیمە؟ ئەمیش ژۆک و سەحرێکی تر، ئەڵێ هەرە و دەقەیە دەقڵەکەیە چێنێت و گوڵەکات و گەنمەکە ئەدورێتەوە و چیەکە و حازەوە ببیخۆیت. ئەوەکەی وە زەراعەت و فەلاحەت وکەی و بە ئیش هەرەو لە حەزەیە سەحرە پیو دارعەسای سەحریەکەی لێ بوو تەواو. یان مناڵبوونەکەیش عینیش دەر بۆ شێوە ئەفلام کارتونێ بازەکە، هەر ئەو دەقەیە یەکسەر سکەکە پڕە بێ و مناڵەکە ئەبێت و گەورە ئەبێت و دانی دەرێت و هەرەوە ماوە بڵێ گەورە بێت و بێ 30 ساڵ و دای حورێژەکەت. حای لەم هەموو سحر بازە. ئەمەیە بەهەشتەکە؟ هیچ نەوع غەریزەیەکی تری ئینسانی تیا ئیش ناکات غەیری غەریزەی برسێتی. وە ئەمەوێ لەم بابەتی ئەمڕوا کە باسی کەم کە بۆچی ئەم نوع بۆچوونە، ئەم نوع فکرکردنەوەی لە چیوە هاتووە کە تۆ لە بەهەشتا غەریزەکانی ترێت ئیش ناکە، بەس ئەو غەریزەیە کە فەقەت غەریزەی سک و غەریزەی سێکسە. طبعا ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە؟ لەوە سەرچاوی گرتووە کە ئیسلام خۆی ئایدۆلۆژیەکی شەڕە، کوشت و کوشتارە، ڕاوڕوتە، دزیە، کاولکاریە، بازرگانی بە ئینسانەوەی، بە کۆیلەکردنی ئینسان و سەبایەگرتن و ئەمانەی. ئەمە بێنە بەر چاوی خۆت وەختی تەماشاکەی کە تۆ بەردەوام ژیانت لە جەبها بێت، لە شەڕا بێت، چونکە ئیسلامەکان بە شەڕ ئەژین، بە فتوحات ئەژین. ئەگەر ئەوە نەبێ خۆ هیچ ئابوورەیەکیان نییە. دوای باسێکین کە چۆن گاڵتە بە ژیانەکەن، ئەسان هیچ نرخێکی نییە ژیان.
هەر بۆیە لێرە مەسەلەن ئیش نرخی نییە، کاسبی بیرکردنەوە هیچ جوانە نرخی نییە، بەس تۆ شمشێرەکە بگرە بەدەستەوە بڕۆ شەڕکە و لە جەبها بە و بەردەوام حازر بە. ئەمە لەم حاڵەتە تۆ وەک سەربازێک خۆت لە بەرچاو بگرە لە جەبهەیەکە. طبعا لەو کاتا کە ئینسان بەردەوام لە حاڵتی شەڕایە، لە حاڵتی تەواری ئایە، خۆی ئامادە کردووە دوژمن پەلاماریان تۆ پەلاماری ئەیت و ئەکوژرێتوانە، ئیتر ئەو کاتە نەکاتی شعرە، نەکاتی گۆرانیە، نەکاتی مۆسیقایە، نەکاتی وەرزشە، نەکاتی علم و فەنە، هیچ نییە. بەسکی خۆت تێرکە، باشە بڕۆ شەڕکە تا ئەو کاتەی ئەکوژەیان ئەکوژیت. بەس ئەوەی هەبەس ئەوە ئیژەکە، ینی بەس لە فکری ئەوەیە کە تۆ برسیت نەبێت، بە برسێتی و بەتیونەتی نابێت شەڕکەیت. هەروە بێتەوە دیارە کەسانێکن کە لە جەبها بە مانگ و لاانێ چەندین مانگ لە لێرە لێ بوون و لەو سەحرا و لەمانە بوون، ئەوسا مەحرومیش بوون لەباری جنسیەوە. اینجا هەروە بێتەوە هەر وەختێک یانە بەسەر هەر ماڵەکە، یانە بەسەر هەر قەبیلەیەکە، یانە بەسەر هەر دێیەکە پیاوەکانیان کوشتون و ژنەکانیان کردن بە سەبای یەکسەر خوان بەتاڵ کردێتە لەباری سێکسیەوە. سێکسی ژێکێکە لەو کارکتەرە هەرە مهمەکان کە لە کاتی شەڕە و ئیستەیش لە زۆر کاتێک کە بەرحاڵ شەڕە بێت و کە کوشت و کوشتارە بێت و ئەوانە سەربازەکانە چەند شوێنێک کاولەکەن، شوێنە ئێن بەسەر شوێنێکە خەڵکەکەی کوژن، ئەوەی ئەمێنێتەوە ژن و مناڵەکە تعدای جنسیان لێکن، اغتسابیان نەکەن. و ئەو ساژ ئابووری ئیسلام لەسەر بازرگانی بە ئینسانەوە و فرۆشتنی ئینسان و کاولکاری و تاڵانی خەڵک بردن و ئەمانە ژیاوە. ئەگەنە ئەوە نەبووایە خۆ مردن لە برسە ئیسلامە. ئەو سەعلوکانە خۆ ئیش ناکەن، ئیشی چی؟ ئیش معنای نییە. هەر بۆیە ئەم فکرە سەعلوکیە لە قورئانایە کە تۆ لە حاڵەتی دائیمەن ئامادە باشیت، لە حاڵەتی شەڕیت و وەختی ئەم جۆرەشتانەی تر نییە بە لایەنەکانی ژیان، بەس مەسەلەی سکی تێرکە و جنسی مەحروم لەبارەی جنسیەوە غەریزە ئەو دوو غەریزەی خۆت پڕ کەرویتر هیچ شتێکی تریش ناکە لەو بەینا. ئەمە خودی فەلسەفەی ئەسڵی ئەم مۆزوعەیە کە بۆچی بەهەشتەکەیشی ئەو بەهەشتە مەوعودەی کە بڕا وعدی پێ ئەیات، تۆ ئەو مەحرومێتانەی کە ئیچێژی لەو سەحرا، لەو جەبها، لەو سەنگەرا کە تین و دەبێت برسی دەبێت شتی پێ ناگات، لاانێ بەنانە ڕقی ئەوسا ژیابێتن یان نەژیابێتن یانە بە خوورما فقط، ئەمانە بۆیەتر کابرا مەحرومە، حەزی لە هەمووینە باسیەکەی، حەزی لە شیرە، حەزی لە شەرابە، حەزی لە سەکسە، حەزی نازام لە چیە. ئەمانە محەممەد لە عالەمی خەیاڵاتی خۆیان بۆی دروست کردوون. محەممەد واتە ئیسلام بڵین لە ئایدۆلۆژیکی خۆیانە ئەڵێ ئەم دنیاە هیچ نییە، خۆتی وە بەکوشت لەوە دنیا ئەوانت هەمووی بۆ دابینەکەم، هەر هەمووی لەسەر ڕقم هەموویەتە بەردەست، تەمەڵخانەیەکە بۆ خۆی ئەم بەهەشتە دانیشە، میوەکە خۆیەتە دەمتەوە، ترێیە، هەنارە، گۆشتی تەیرە، شەرابە، هەر لە هەموو نەوەکانی و باشترین شکل. ئەنجا هەموویشی مەسەلەن تۆ خزمەتکاری هەیە، مناڵان ئەبنە خزمەتکاری پیاوانی بەهەشت بۆ تۆ و شەرابە بۆ تێکەنەوەن بە سەقا و ئەنجاییتر یەطوف عەلەیهم وڵدان مخەلەدون. دیارە جنسەکەیشی لەگەڵایە بەرحاڵ، چونکە ئەوسا مەسەلەی اختصابی مناڵیش بەشێ بۆ لە کەلتوری عەراب، عەرەبی سەحرای عەرەبی و جەزیرەی عەرەبی بەشێ بۆ لە کەلتور و لە فەرهەنگیان ڕیشەی داوکتاوە. ئیستەیش مەسەلەی اختصابی کوڕان هەروە بێتەوە مەسەلەی هاوجنسبازی کە خۆیان مەمنوعیان کردووە بە فراوانی لە وڵاتیانی سعودیە و خەلیج و ئانە بڵاو بۆتەوە تەشەنەیەکات و هاوارەکات. بەڵام لە عینی کای شەهر ئیشارنەوە شتەکانە خەنە ژێر بەڕەوە، بەڵام سێری ژێر بەڕەکان کە هەمووی پڕە لە پۆخڵاوات. اینجا هەر بۆیە لە قورئانە تۆ ژیان لە بەرچاوی تۆ سوگەکات. ئەو نییە لای خۆشمان هەیەڵێت خۆ ئەم دنیاەت چییە؟ ئەم دنیا هیچ قیمەتی نییە. باشە، هەر بۆیە لێرە مەسەلەن لە سوورەی حەدیدە ئایەی 20 ئەڵێ اعلموا إنما الحياة الدنيا لعب ولهو وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد. باشە، ئەڵێ ئەمە با بزانن حیاتی دنیا یاریە،
گاڵتە و گەپە هیچ نییە فشەیە لە بینی خۆتانە شانازیەکەن بەوەی کە على ساز کێ پارەی زۆر و کێ کوڕی زۆر و ئەمانە هەر هەمووی فشەی و ئەڕات لعبون وەلەهو هیچ قیمەتی نییە ئەم ژیانە باشدایی ئێمەش من خۆم دایان جار گوێم لێ بوو لای خۆماڵێ ئەم دنیاە هیچ قیمەتی نییە هیچ نرخی نییە هیچ نییە هەروە بێتەوە لە هینیشە لە سوورەی ئەنعامیشە ئەوە لە سوورەی محەممەدە ئەو تکرار بۆتەوە لە سوورەی ئەنعامیشە عینش لە ئاەتی 32 باسێکە وما الحياة الدنيا إلا لعب ولهو وللدار الآخرة خير للذين يتقون أفلا تعقلون ماشا هميشه فضل أوياك يو بمرن دعتركي خير وخيراتك اللوية أما هيج نية أما هيج قيمتي نية هربوي أبينيت مثلا حتى تا استيش الإسلام كان مثلا نقدر إيجا زانن نقدر رنج خلق زانن نقدر كتابة زانن نقدر زانياري زانن التكنولوجيا هيج قيد قيمتي نية بوي ولاتاني إسلامي هر همي يستل جيروي بشرية لهمو باركو دواكوتون أعمي دواكوتوكي أما سرچاوكي أعوي أم الدنيا قيمتي نكاكا خوتي لاق مكا هيج نية في شيء خوتي بابا كشت لو دنيا خوا باداش داياتو أما هناكي فلسفكي انجا ايتر هروا بيتوا مثلا العيني كاتاتو أكابا آلتو أداتيك بو خوي كعلى أساس خوايا كيا وهم كيا للسروا تو أبي آلو أداتيك بوي لا سورة الطورة عليه وما خلقت الجن عفو والإنس إلا ليعبدوا بس تو هيج كاريك ترنيه لم دنيا بس دعني شي عبادتي خواك وشكرك كتوي دروس كدوه ممنوني به نتر خوا هيج ترينا زور رازيه الرنساقين لقرقي لبدني اگر تو نيجي بو كيتو روجي بو كيتو عبادتي كيت بس تو عبدي خواك وامانه عباداتك كان ياخذ جبجيك نتر خوا هيج ترينا هيج فلسفه تريني امجيانا سفري دوي فاريزيه هم او شتاني كتا يستكر دوتي الدنيا اواتشو تبيشو ويستل بردم انترنت دانشتوين امانه هر همي صفر ما تشي امانه لا اسلام كان امانه اصلا قيمتي لحالك خوشان ايست زورتين بيوستيان بيتيو بكاريهن بلام بفي قران امانه هر همي نرخينيه قيمتي نيه ما في انسان هو قيبتشن ما في انسان همي اكيت الجيرو ما في منالشيه او تا محمد الله لسر نوێژ پێکەن کە عمریان 7 ساڵە ئەگەر بوو 10 ساڵ و سەرپێچیان لیان بن حەدیثە باشە ئەمانە بەرحاڵ خۆی یعنی ڕیشەکەی لە توراسی ئیسلامیایە کە قیمەت ئەم ژیانە قیمەتی نییە بە هیچ شێوەیەک ئەوە ناهێنێت تۆ خۆتی بۆ هیلاکەیت ڕەنجی بۆ مەیە دامەنی شەفکر مەکەرەوە بەس لە فکرەوە بەچتە ئەولا ئەنجا ئەولاجیتر أو اشتمنالانه مجموعة وعد وعيدة كالفكري منالي أم زمانيش طبعا زلوا عقل ترى أو بيلوناك إنه بلا متر مجموعة محروميتك بسر خلقاني صحراء عربية سبين راوة خو خيالاتي بيليو أيان لصحراء كجيري خواردو بني سيمان برجوا بقولوا صحراء إيه طبعا لو صحراء بريو بيتو بيل تشيكتو بزل خواردنو لو كتو ك سكسك دسكت هيش تكتر بير شبيل تشيكتو هیچ کارێکی تر نییە هەر بۆیە خوات مەعدا يعتبر ئەڵێ زۆر چاک ئەم دنیای قیمەتی نییە ئەی چی بکەم يا أيها الذين آمنوا هل أدلكم على تجارة تنجيكم من عذاب أليم أي إيمان داركان آية من تجارتك تان بيبلم ولا عذابك أليم رزقارك هذا عذابك الرنجاور تؤمنون بالله ورسوله وتجاهدون في سبيل الله بأموالكم وأنفسكم ماشا ذلك خير لكم إن كنتم تعلمون يعني كاتي يوب الرابين بخوا ومحمد يعني برسولكي وجهاد كان بخوا في سبيل الله بأموالكم وأنفسكم ببارو بنفس وبهم يعني خوتان هر همي كان بجهاد بخوا نازا أم خوايتو بودرس كروا مجموعة همي طبعا سؤالي قوري يعني تبردنت ك لولا والله من توم دروس كردوا لولا شغله تو برو خطبه بكشت
پارە و ڕۆح و هەموو شتێکی خۆت خەرە اختیاری خوا و بڕۆ جیهادکە ئەمە بۆ تۆ هەمی باشتر ئەگەر ئەزانن يغفر لكم ذنوبكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار خطا كانتان هەر هەمووی پاگەکاتەوە عەفویەکات بڕۆ هەی ئیسلام ئەوە خەتاکەیش هەمی پاک بووە ئەنجا ئەچیتە بەهەشتێک لە ژێرەوە ئاوی بەژێریانڕە ئەحکە موهیمە طبعا سەحرا ئاوی نەدیوە گنا کوردستان هەمی پڕە لەکانی ئەو باشە هەوە مەساکن و طەیبەتین چونکە چادر و مادریان هەیە هەمووی لە خێمە ئاژین نەکبەتینە مەساکن و طەیبەتین وعدی خانووی خۆش و ڕێکوپێکیان پێدات في جنات عدن ذلك الفوز العظيم أي لو سركوتنا عظيمة كأسية ورقتو أما لسورة صفاية جاء سورة كترش منها وكنا منها ما دو سورة جنا خو آيات كان جهات 400 آيات للقرآن 400 آيات بلا أمانة مرحال من فقد لدو سورة قلتين مكردوه سورة توبة وسورة هرم مهمة كي آيات السيف هي سورة السيف الله يتشي إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة يقتلون في سبيل الله فيقتلون ويقتلون باشا الأخوة لمؤمنة كان لإيمان دار كان تشكريوه نفس يعني لقل باركان ليكريون بوأوي أبهشتيان بيادات چونك شركا جهادكا لبر خاطري إخوة انجا اكوجنو اكوجرينو يعني توب كوجا بيش كوجرينو اما قورترين خلاتك خوا بيد ادا برو اوبكا اما اجلن داعش اسلامني وقاعده اسلامني اي اما تشيه كابرا اما خونيته ولا مزقوتك دوالي باشا من ودانيشتم ديره ها خوات تشيم داواليكات ابي برو بخيراكم اما لبروا ملن داعش اسلامنيه او الريق او اسلامه الريق كابرا دلسوزه كابرا رازقويه لقل خويا ازاني قرانك اوي بونسيو خويا حني عليك الراكه خذ بابا كشت با فرياكيت لو انجايت الدعي وصفي دعاء تركيب اياك لو باشا تو خدي بكشت واكي اي لو دوا يعني ور معاناه بتشجع خذ بابا كشت برو سنگرو دانشو هرابتو هزار يق معاناة ومحرمة بيتشجع بو اوي لو الدنيا حور العين بيودات حور العين شيء حور العين الريق بوكشوشي سكسيه كليرة لبازار كاني أوروبا أفروشرت أما شوكا وصفيك مثلا جاري كمشت أو نيك بجوري شيخك سعودية باسيك مثلا بياك شوارجني هبيت باشا بياك شوارجني هبيت بهمية وشوكا حورية كان يجنكيشي دزكيت بهمية 19600 حورية هر كابرايكي مسلماني شوارجنا دسيكيت حورية ووصيفه معنا همي 7000 بحفتاك 19600 كات بۆیە لێرەوە کابرا پێویستی بە جوندیە پێویستی بە پیاوە پێویستی بە شەڕکەرە هەموو کەسێکی تر کە توانای شەڕی نییە ئەبێ لە خزمەت ئەم جوندیا بن ڕقان عسکەرەکەی سەدامە لە کاتی سەدامیشە هەر کەسێک مەسەن شەڕێ بوایە کە لەو نابەرز باتە بکتە من عسکەریم ئێتر قڕ و قەب کەس نێرا قسە بکات قانون لە پشتیا بوو ئەمیش وایە ئەمیش کابرا مجاهیدە عسکەریە کە ئەتوانێت بڵێ لەل ژنیش ئەداتێکی سەکسیە فقط ئامرازێکی سەکسیە بۆ پیاو لە ئیسلامە هیچ شتێکی تر نیت ئەو ژنەی کە ئەڵێ الئیسلام کەڕەم المەرئە بڕۆ ئیسلامەکەت خوێنەرەوە باشی بۆ دەرەکەی کە تۆ هیچ نیت تکایە ینی هیوادارم ئەمە بە ئیهانە سێر مەکەن بەڵام لە ئیسلامە ئەڵێم ژن ئیهانە پێکراوە سەرکوت کراوە لە ئیسلامە وفقط وەکو ئەداتێکی سێکسی تەماشایەکات لە ئیسلامە هیچ شتێکی تر نیتۆ لەوە دنیایش هیچ وعد و وعدێکی بۆ چکە تۆ شەڕ نەکردووە هیچ نیت لەو ناوە قوتێ نییە قوتێکی فیزیکی هەر نوعا مەسەلەن تۆ خەلاقیەتێک و توانایەکی تر هەبێت ئەوانە هەر هیچ نین سفر کراوە لە هەوڵەوە تۆ مادام شەڕ ناکەیت ناتە جەبهەوە ئەمانە و بەز لە ماڵەوەی کەواتە تۆ فقط بۆ دامرکانەوەی غەریزەکانی پیاو دروست کراوی هیچ شتێکی تر نیت لەبەرەوە تکایە خۆتان مەخەڵەتێن خوشکان و دایکان
تێگەی هەروە بێت و مەسەلەن عفو بۆ مەسلەی وەصفەکانی حور العین. حور العین چین؟ مەسەلەن هەمووی مەموقوت و هاوتەمەن و گەنجن، کەواعب ئەترابە و مەشهورە. ئیتر کابرای ئیسلامی لە تەلەڤیزۆنی ئێنارتیا ڕووی نەهات باسی کا خۆی لێ دزیەوە، بەخوا نازانم و بەخوا پێم خۆش نییە و من زۆر قوڵ نەبوومەتەلەوە، ڕووی نەهات بڵێ ئەیگو باشە کاوەعب ئەترا ئاخر من نایزانم. ئەی بۆ شەرمەکەی کاکە، بۆش ئەی بۆ ئیسلامیت ئەجل ماجستێری ئیسلامە خوێنێت، لانە زۆربەتان بینی بێتان چاوڕەشن چاوگەشن پێستیان سپیە. ئەنجا دوای ئەوە طبعاً پێش تۆ ئەو حوریانە مەسەلەن نە جن و نە ئینسان خۆی لێ ناوە، تۆ یەکەم کەسێکیتە لای، دوایش کەچیتە لای و 70 ساڵ لەگەڵیا جنسەکەی تۆم جۆرەشتانە، دوایی خوات دووبارە پەردەکەی بۆ درێنێتەوە، خەیاتی داناوە پەردەکەی ئەدرێنێتەوە و بۆ دەکاتەوە بە کەس دووبارە و بۆ دەکاتەوە بە ئەبکارە و ئەمانە. ئەنجایتر ئەنواع ئەشکال وەصفی کردووە، لؤلؤ مەکنون و ئەمانە. هەروە بێتەوە ويطوف عليهم ولدان مخلدون، ئەمە بە زەمیری مزەکەر، یعنی بەسەر پیاوەکانە ئەگەڕێن، بەسەر ژنەکانە دقەتیەوە بە باش زۆر، یعنی مناڵی لوسکە، مناڵی عەفوەڵێم لوسکە، بەڵام مناڵێک کە لە تەمەنی هەرزەکاریایە لە 14 ساڵیە ئەو غیلمان و وەلەدوانە کە لە 3 سوورەی قورئانە هاتووە بەستی ئەوەیە. ئەوانیش هەم سەقاون بۆ پیاوانی بەهەشتی شەبابتیەکەن ئەمانە، و هەم ئیستیغلالی جنسی ژەکرێن، چونکە هەمان ئەو وەصفی لؤلؤ مەکنونەیش کراوە بۆ ولدانی ئەو ولدانە، و مەبەستی هەیە کاڵێ ولدان هێشتا مووی دەرنەیاوە. بۆیە منیش ئەو کەلیمە لە دەم دەرچوو عەفوەڵێ مناڵی لوسکە، هەر لەبەرەوەی کە مووی دەرنەیاوە، هێشتا مناڵە، هێشتا توانایی نییە، مقاومەت ناکات و پیاوان دەتوانن ئیستیغلالی جنسیشیان کەن سەر ڕاوی خزمەتەکەیشیان پێ ئەکەن. ئەمە بەرحاڵ خودی فەلسەفەی ئەسڵی ئەم مەسەلەیە بوو کە بۆچی خوا ئەم بەهەشتەی ئاوا بەو شێوە وەصف کردووە و هیچ غەریزەیەکی تر تیائیش ناکات، چونکە کابرا جوندیە مجاهیدە، ئەوە تا پێڵە مجاهید بۆ خۆت کوژە. ئەنجایی تر لە عینی کاتیش ئەگەر نێشیکەی 1001 هەڕەشەی تایە. من ئێمڕۆ ویستم بە دوای کەلیمەی عەزاب یا دوو کەلیمە عەزاب ئەلیم بگەڕێم چەندانی تیا لە قورئانە، بەڕاستی ئەو نە زۆرە ناژمێرێت، ئەو نە زۆرە هات هەموو ئاەتەکانی بۆ هێنام وەختم نەوە بیبژێرم بزانم چەندەیە. ئەنواع ئەشکال عەزاب ئەلیم و عەزاب شەدید و وەیل و نازانم چی و هەلاک شەدید و دەمار و عەذاب القەبر و هەر لە بژاردن نایەت، ئەو نەی هەڕەشە لێ کردووی ڕۆحی بردویت. هەر بۆیە زۆرێک لەو خەڵکە لە ترسایە، خۆکە ئیسلامە لە خۆشەویستی بە ئیسلامان نییە، لە قەناعەتەوە نییە، لە ترسایە. ئەڵێ ئەگەر ڕاست بوو بچمە ئەوێ ئەم هەموو هەڕەشە و گوڕەشەیە ئەگەر لە سایەکیشی ڕاست بێت خۆ ماڵم کاولە، ئەو برژێنێ و ئەتکوڵێنێ و مێخت ئەکوڵێ لە لوتێتە خوارەوە و بەلوتایەتە خوارەوە و پێسە دەسووتێ و ئەی گۆڕێتەوە و دازان چی و عەزاب بچێژە و ئەزانی چەند ترس و خۆف و هەرایەکێندا نابووە. زۆرێک لە بانخوازەکان بانخوازە ئیسلامیەکان کە چەند سیمنار و شتیواکەن قسەیەکەن مەسەلەن ڕێک ئەو هەڕەشەیەکەن، ئەڵێ تۆ دڵی خۆش نەبێت لە ماڵی خۆتا دانیشتووی بڵێ من نوێژ و ڕۆژی خۆمەکەم و حەچوم حەجم کردووە و ئەوەیش هەر کافی نییە، ئەوە کافی نییە. دوایی چی جوابی خوایەتەوە کە مردیت و دوایی لە تحقیقاتەکانە پێ دەڵێ ئەها تۆ بیری نەبوو، ئەمڕۆت بیر نەبوو، وا ئەمانە و تۆ بێدەسەڵاتی ئەتۆقێنێت برژێنێ، یعنی لەو هەموو سووتان و برژان و کوڵاننا کابرا ئەتۆقێت. ئەنجا تۆ گوێ لەو مەلانەگرە کە چۆن وەصفی جەهەنەمەکەن، حەدیثێک هەیە کە جەهەنەمیان هێنا و نازانم 70,000 قوڵفی پێوەیە و هەر قوڵفەی 70,000 هەمووشی 70,000 هین هەڵی گرتووە، مەلایکەت هەڵی گرتووە و مەلایکەتەکان زەخم و زلن و نازانم لە گوێچکەی و بۆ شانی 70 ساڵ ئەفڕی، نازانم خۆ دەفڕی، تەیرە فڕێ، کیسەڵ ئەفڕێ، تەیارە فڕێ، کەس نازانێت چۆنە 70 ساڵە خێنێ. جا ئەم زەخامەتە کابرا تەسەوری ناکە، یعنی ئەگەر ئەم زەخامەتە تۆ بێنە مەسەلەن بیخە ئاستی ڕۆژیان لە چەندی کەوکەب ئەولاتریشەوە بڕات بێشتا هەر هێشتا ئەو نە گەورەی لەوانەیە بەرچاو بگرە نایبینیت، ئەو نەشتێکی زەخم و چۆنەڵێ قەبارەی گەورەی و ئەمانە،
یعنی خەڵک بووی تەسەور ناکرێ و فقط خەڵکەکە پێ ئەتۆقێت ئەجا ئەم شتە زلە ئەقوڵێت و خۆی ڕابسکێنێ و قسەیەکە و ئەجا ئیتر ئەم ئیسلامیش هەمووی سحرە ئەمە دار قسەیەکە ئەمە شاخ قسەیەکە ئەوە ماڭا قسەیەکە ئەمە کەرەکەی محەممەد قسەیەکە ئەمە ئیتر هەر پت ئەوایەکی لێەکە ئیتر هەموو شتەکە کونفەیەکو نەبێت و هەمووی سحرە لەم لاشەوە ئەڵێ ئەوەی سحر کات ئەوەی سحر کات ئەیکوژن و ئەمە حرام و نازام چی ئەی تۆ بیرباوەڕەکەت هەمووی سحرە خۆت سحری برادر تۆ خۆت سحر دەرخواردی خەڵگەیت لەم لایشەوە ئەڵێ ئەوەی جادو کات و ئەمانە حرام و نازام چی ئەمانە بەڵام ئەسڵ و ئەساسی شتەکانی خۆت هەر هەمووی هیچی بەسەر هیچ چەونی و هەمووی سحرێ دەرخواردی خەڵکی ئەیت هەر بۆیە ئەم بیر و بۆچوونەیش چونکە ئەسکەرتاریەتە فاشستیشە بیرباوەڕێکی زۆر زۆر فاشستیە ئینسان وەکو تاک قیمەتی نییە هەر بۆیە مەسەلەن تۆ وەرە عالمێک بە لە مەجالێکی گەورە هەرەنە وتێ من ڕخنم لە ئیسلام هەیە یان فلانشتم بەدڵ نییە یەکسەر ئیسلامەکان جا تۆ چیت قسە ئەکەی لەسەر ئەوە چۆن تۆ چیت لە بۆچوونی ئێمە هەموو ئینسانێک بە نرخە هەموو ئینسانێک بەرابەر لەگەڵ ئەویترا هیچ ئینسانێک نییە بێ نرخ بێت ژیانی ئینسانە مهمە یعنی تۆ چی تۆ ئەم ئیسلامان ئەنواع ئاشکال ئیهانەی پێکەن و قسە دروزەکەن و ئەنواع ئاشکال جوێن ئەیەن و تەوهین و ئەمانەیە پێکەن بۆ ئەوەی کە عەلە ساز بیشکێن و ترۆری شەخسیەتی کەن هەر بۆیە مەسەلەن تۆ دینی ئیسلام دینی سەمعن و طاعەیە دینی ئەسکەرتارێتێکی لە ساسە تۆ نابێ مناقەشە بکەیت ئەگەر پرسیارەکەی کافرە بی زۆرێک لەو ئیسلامیانەی کە ئەمان ناسن ئەبینی مەسەلەن کە لایڤەکانە بینن هەرگویان لە دووسێ جملەی یەکەمە بێت پەلە کوژێنەوە نائێرن زیڕەیان کردووە گوێ لەم قسانە بگرن کافرە بێت کافرە بی دوای خواڵێ تۆ بیری ئەوە نەبوو کە گوێ لەوە گرتووە ئەمریت و وێتە بەردەسی من و چی کابرا تۆقیوە ئەی چۆن هەر بۆیە مەسەلەن ئەم ئیسلامە لەسەر ئەساسی درۆ و خرافاتێکی زۆر و سحر و ئەنواع ئەشکال ئەو هامێکە دەخواردی ئەو خەڵکە دراوە ئەو خەڵکە تۆقیوە و ئەمە بیر و بۆچوونێک نییە کە شایستەی ئەم دەور و زەمانە بێت و با ئەوەیش بڵێم داعش لەسەر دەستی ڕۆڵەکانی کۆبانی شکستی خوارد تا شەڕی کۆبانی نەبوو داعش هەموو ڕۆژە ناوچەیەکی هەگرت قەتڵ و ئامێکی دانابوو ڕوویەک لەسەر هەر ناوچەیەک و هەر شوێنێک خەڵک لە بەردەمیان ڕایە نەکرد تۆق ئەتۆقین و هەموو عێراق و سووریا تەقریبەن گرتە بووخۆ کەس نەی بەرامبەریان ڕاوەستێ تەنیا هێزێک کە لە بەرامبەریان ڕاوەستە ڕۆڵەکانی شاری کۆبانی بوو بە کچ و کوڕەوە و لوت و پۆرتی داعشیان تێکشکان و داعش ئەو ڕۆژەی کە تێکشکا لەسەر دەستی کۆبانی ئیتر دوایی خەڵکیش وردە تەشجیع بوو کە نەخێر ئەمانە هیچ نین فشەن تێگەشکێن بۆیە ئیستە لە خەریکی ناوچوونایە بەڵام تێکشکانی داعش لە کۆبانیەوە دەستی پێکرد و ئێمەش کۆبانی دووهەمین کۆبانی ڕەمزە ئێمەش کۆبانی دووهەمین بۆ تێکشکانی بیر و بۆچوونی ئیسلامی لە ئێمەوە بێ بڕوا دەست پێکات ئەم بیر و بۆچوونە ئەبێ تێک پشکێت ئەبێ بڕوات ئەم وەهمە ئەبێ ئیتر بکوژێتەوە ئەم دینە ئەبێ ئینقراز کات شایستی ئەوە نییە هی ئینسانی ئەم سەردەمە بێت شایستی ئەوە نییە هی ئینسانە بێ کە فکرە کاتەوە کە لەم سەردەما ئاژی کە باوەڕی بە مافی ئینسانە ما بەفاڕی بە مافی مناڵە باوەڕی بە یەکسانی هەیە شایستەی تۆ نییە ئەزیزەکەم خۆشەویستەکەم دینی ئیسلام کۆمەڵێک ئەوهامە بیر و باوەڕی خورافیە زۆر دواکەوتوانەیە زۆر نائینسانیە شایستەی ئەوە نییە کە تۆ بێیت ئیستە باوەڕی پێبێنیت هەمووی درۆ دەلەسێ زۆر سپاستانەکەم بۆ گوێگرتنتان کاتێکی خۆش تا لایڤێکی تر